والصلاة والسلام على رسول الله. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا. خواهی گەورە پاداشتی مامۆستا سیروان بداتەوە، خوا خێری بنووسێ بۆ ڕێخستنی ئەم لیقا و ئەم دانیشتنە. خواهی گەورە پاداشتی ئامادەبوونی ئێوەش بداتەوە و خواهی گەورە ثبات و استقامەمان پێ بەخشێ لەسەر منهەجی ئەهلی سونە. مامۆستا خوا پاداشتی داتەوە. هەنیە علاماتی ئەهلی بیدعی باس کرد، بابزانین علاماتی ئەهلی سنە چییە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی کردو و تۆزێک زیاتر تۆخێکەینەوە وەکو وەبیرهێنانەوەیەکەش. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی بدأ الإسلام غريبا، ئیسلامەتی سەری هەڵدا بە غەریبی، وسيعود غريبا، غەریبش ئەبێتەوە. نەیوت لە فڵانمانە لە بەرەی غوربەتەکە بەردەوام متەکەررە، زمانێک دێ و دوایی چاکترە بێ، زمانێک دوایی چاکترە بێ. ئیتر سەیعود فعلی مضارعە، استمرار و تەجەدودی تیایەتە، بەردەوام غوربەت دێتەوە. بەڵام فەرمووی پێغەمبەر صلی الله علیه وسلم دائما ئوسلوبی پێغەمبەری خوا وایە علیه الصلاة والسلام کە شتێک باسەکە، دەردێک باسەکە، ظاهرەیەک باسەکە، ئاوا لێی ناگەڕێ. فەرمووی طوبى للغرباء. طوبى دوو تەفسیری هەیە. طوبى لە طیبەوە هاتووە، دارێکە لە بەهەشتا چەند هەزار ساڵ ڕێ خەڵک لە ژێر سێبەرەکەی بڕوا هێشتا سێبەری تەواو نابێ، یاخود هەر بەهەشت خۆیەتی. طوبى وحسن مآب بە مانای بەهەشتش هاتووە. فەرمووی طوبى للغرباء، ئەو دارە بۆ ئەو ئینسانانن کەوا غەریبن، لەناو کەس و کاری خۆیان، لەناو وڵاتی خۆیان، لەناو شوێن و مەکانی کارکردنی خۆیان غەریبن. وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، سیما و علامەی ئەم غوربەتە چین؟ یعنی پێغەمبەری خوا خۆی فەرمی صلی الله علیه وسلم، فەرمی الذين يصلحون إذا فسد الناس. لە شێوازێکی ترش خوێندویانەتەوە محەدیثین الذين يصلحون إذا فسد الناس. هەردوو تەفسیرەکە ماناکەی چییە؟ إذا فسد الناس. لە حەدیثێ ترا فەرمی أناس صالحون قليلون، فەرمووی خەڵکانێکی صالحی کەمن، ئەوانەی کە بە گوێڕایەڵیانەکەن، بە قسەیانەکەن، زۆر کەمترن لەوانەی کەوا پێچەوانەیانەکەن. کەواتە لەم فەرمودەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاماژەی کرد بەوەی کەوا ئیسلامەتی هەروە دەستی پێ کردووە. بەتەنها پێغەمبەر صلی الله علیه وسلم و لەگەڵ ئەبوو بەکرا لە ماڵێکا و ئەبوو جەهل و فڵان ڕئیس عەشرەت و فڵان و هەمووی دژایەتی کردووە، قوڕەیش و قەبائیل و تەحالف و دار النەدوە و هەمووی دژایەتی پێغەمبەری خوایان کردووە صلی الله علیه وسلم. دوای سەحابەیەکی تر، دوای عەبدێکی تر مسلمان بوو، دوای عەبدێکی تر مسلمان بوو، کوشتویانە و لە ناویان بردووە، ویستویە. خوای پەروەردگار دوای غوربەتەکەی لا بردووە، دوایی دێتەوە. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم واتە ئەساسی نەشئەتی ئەو دینە بە غەریبی دەستی پێ کردووە و بەردەوام جار نەجا ماوەی جارێک دێتەوە غەریبەن. اینجا دوای فەرمووی پێغەمبەر صلی الله علیه وسلم طوبى للغرباء، بۆ ئەوەی دڵ و دەرونی ئینسانە غەریبەکان بە قووەت بێ. غەریبی چییە برایان؟ ئەمە لە غەریبی بکۆڵینەوە. ئێستا بۆ نمونە تۆ بە حەیاتی بەسڕات نەدیوە، ئەتبەنە بەسڕا، کەلیمەیەکەش عەرەبی نازانی، یەک ماڵ نازانی لەکوێوەیە، نەڕێی فندقە زانی، نەڕێی بازاڕە زانی، نەڕێی مزگەوتە. غەریب، نە کەسێک لەگەڵ تا قساکە، نە کەسێک، ئەوە غەریبیە. نە شوێنەکە شوێنی خۆت بێ، نە خەڵکەکە خەڵکی خۆت بێ، نە خۆت خەڵکی ئەوێ بی، نە زمان بزانی. ئەمە واتە تەشبیهی حاڵی ئەو ئینسانە ئیماندارە لە ناو کۆمەلگاکەی خۆی ئاوای لێدێ. کابرا تا دوێنێ و پێرێ هاوڕێت بوو، برادەرت بوو کە دینداریەکەی وا مامەڵەت لەگەڵاکە کە ئەنەما هەرنات ناسێ، کەس و کارەکەی خۆت وەکو وابێ ئەم قسانەی تۆ لەبان مانگە و هاتووە گوای لە زمانت تێنەگەن، ئەمە خەڵک کوێ بەم شێوازە قساکە. بۆیە زۆر جار ئینسان غەریبە بێ. غەریب بوونکە ئاوایە، یعنی مەسەلەکە ئەوە نییە بڵێ وەڵاهی خەڵک نام ناسێ و خەڵک نا. ئیبن قەیم ڕەحمەتی خوای گەورەی لێبێ لە ئەو ئاەتەیە باسی غەریبیەکە، ئەڵێ یەکەم جار کە بەنی ئادەم غوربەت دایگرت چ کاتێک بوو؟ دوو براکەی، دوو کوڕەکەی ئادەم کە یەکێکیان ئەوەی تریانی کوشت،
ئەڵێ چەند مانگ و چەند ساڵ بە شانیەوە بوو لەبەرو یەکەم جار بوو لەسەر زەویا قەتل ڕوو بدا لەسەر دەستی نەوەکانی ئادەم نێزانی چی لێ بکە ئەڵێ خوای پەروەردگار جەل بوو کە قەلەڕەشێکی نارد قەلەڕەشەکەی تری کوشت و لە بەرچاوی زەویەکەی هەڵقەند و شاردێەوە ئەڵێ غەریبیەک دایگر یەکەم جار بەشەر غەریبی دایگرتی ئەوەیە تیا وەیلەتە ئەی تیاچوون بۆ من نەمتوانی وەک قەلەڕەشێکش بکەم لاشەی براکەم بشارمەوە ئەڵێ غوڕاب ابن قەیم ڕەحمەتی خوای لێبێ ئەڵێ غوڕاب لەو حاڵەتە غوربەتەی کە تووشی ئەو برایە بووە کە براکەی خۆی کوشت لەوە جۆرێ لە تەسمیەکەی لەوە وەرگیراوە ناوەکەی بۆیە غەریبی داهاتن هەستکردن بە تەنیایی هەستکردن بە ئەو شتێک کە خۆت منفەریدی ئەوە غوربەتی حەقیقیە ئەنجا ئێمە تووشە بین سیرەکەی چەندها هاوڕێت هەبووە لەم ڕێگایە ئێستاکە ملی ناوەتە دنیا و کەسابەت و پارە و وازی تەنیا ماویتەوە سیرەکە یەکێکی تر انحرافی کردو کۆمەڵی شبوهاتی تەکفیری و سیرەکە یەکێکی تر شەیطان هەڵی خەڵەتە وەڵا فلان ڕۆژ فلان کەس وای پێم وت فلان وان بەسەر هات کەس نهات بەلامە خۆی هەڵخەڵەتە سیرەکەی هێواش کەمە بیتەوە یعنی سیرەکەی ئەم هەموو تەکفیریە زمان درێژە قسە بە عولەمای ئەهلی سونناڵێن قسە بە مەنهەجی ئەهلی سوننە تو غەریبە بی سیرەکەی ئەوەی کەوا دایان ناوە نوێنەری مەنهەجی ئەهلی سوننە بێ و لە ئیعلام فڕی بە سوننە و سەلەفیەتەوە نییە چەندی هاوارەکەی دەنگ دەرناچێت بۆیە سەیرە ئەم بابەتانە هەمووی عواملی غەریبین بۆ ئینسان کەوای لێکات تاک بێتەوە کس بێتەوە بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی تووبا بۆ غوڕەبایە غوڕەباوە نییە وەکو کابرایەکی تەکفیری شریتێکی کردوتە سەری و نەشیدێک و من غوڕەبام و من ئەوە نییە پێغەمبەری خوا وەصفی بۆمان کرد صلی الله علیه وسلم فەرمووی ئەوانن دوو وەصف يصلحون إذا فسد الناس يصلحون واتيك لمعناكاني دو معناه واتا خويان ساكا كان اگر خلق خراب دانيشين خريق دلو دروني خويانا بن اهتمام بعلمي خويانا دان اهتمام بنيوجي خويانا دان اهتمام بمالي خويانا دان بمنالي خويانا دان بتربيتي خويانا يصلحون لذاتي خويان ساكا كان روشتي كان هبيت ناريك بي معصيتي كان هبي مجاهدي نفسي خويانا كان حقیان نییە خەڵک خراپە مامەڵی خۆیان لەگەڵ خوای تەعالایە خۆیان ئیسلاحی ذاتی خۆیان ئەکەن تەفسیری دووەمی يصلحون إذا فسد الناس خەڵک چاکەکەنەوە خەڵک بەرەو خراپە ڕۆی واتە هەردوو صیفەتەکەیان تایە خەریکی خۆیانە بن و خەریکی خەڵکیشە بن ناڵێن وەڵا خەڵک تازە هەمووی خراپ بووە با ئێمەش لەگەڵ وەزعەکەیا بڕۆین ناژنێن وەڵا خەڵک هەمووی خراپ بووە وەڵا ئیستیفادەی نییە با حەقمان نەبێت بەسەریانەوە بۆیە غوڕەبا ئەمە صیفەتەکانێتی وەک پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم کۆمەلگایە چاکەکارن لە کۆمەلگایە ئەمە صیفەتی غوڕەبایە تۆ وەرە ئەم صیفەتە جوانە هەبێ خەریکی خۆت بی خەریکی دەورەبەرەکەشت بی غەریبش بی بۆیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم تووبایان هەیە لە بەهەشتا ئەو دارە بەرزەیان هەیە یعنی ئەمەش دەلیلە لەسەر موعجیزەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک گوتوێتی لە ناو سەحابەیە و خەڵک هەر تەوەقوعی نەکردووە ئیسلام بەرەو فتوحات ڕۆیوە کێ تەوەقوعی غەریبی کردووە ئێستاکەوە غوربەتەکە بینیتەوە لە ناو وڵاتی خۆتە لە ناو جێ و مەکانی خۆتە سێرەکەی بەس تۆ ڕیشت هەیە سێرەکەی بەس تۆ وەڵێ وەڵا ئەمە بیدعەیە و ئەمەیان حەرامە و ئەمەیان وایە هەر خۆت ما ئەمێنیتەوە بۆیە ئەمە بەڵگەیەکە موعجیزەیەکە لەسەر ڕاستێتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە باسی غەریبی بۆمان کردو ئیتر هەر یەکێ لە ئێمە غەریبیەکەی بە شێوەیەکە غەریبە بیتەوە تاکە بیتەوە لە ناو کۆمەڵگاکەتە لە ناو شوێن و مەکانەکەی خۆتە ئەنجا غەریبی نابێ وامان لێ بکات سارد بینەوە تاک بوونەوەمان پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک ئێمە ئەجرەکەمان دەسەکەوێ بە غەریبیەکەوە ئیسلاح بکەین غەریبی تو ئیسلاح بکەین چونکە خەڵک بە ئاسانی لە غەریبی وەرناگرێ وەرە با بەنگلادیشیەک باز دینت بۆ بکە خۆ بە ئاسانی خەڵک لێ وەری ناگرێ وان مامۆساکە چەند ساڵە ماڵی لە مەنتیقەکەیە هێشتا بە چاو گومانەوە سەیریەکەن ئەبێ پیاوی فڵان بێ ئەبێ لەگەڵ فڵانە بێ ئەنجا وەرە خەڵک غەریبێکش بێ باست بووکە یعنی بە غەریبیشەوە ئینسان واز لە باسکردنی دینداری نەهێنێ بۆ خەڵک غەریبش بووی ئینسان واز نەهێنێ لە ئیسلاحکردنی خۆی
چون معینت نەبوو، چون دینداری یەکێک لەو شتانەی کە ئینسان بە قووەتەکە دەوروبەرت چاک بێ هەر لە خۆی و عەو نەبوت، مناڵەکەت بخەرە ناو کۆمەڵێ چاکەوە لە خۆی و چاکە بێ و بەبێەوەی تۆ تەربیەتشی دەی. بەڵام سەیرەکەی مامەیە لەم لا بە شێوەیە ئەوێ تەربیەتی دامیم کە ئەوێ خوشکە ئەوێ پەلەیەکی ڕاکێشێ و قۆڵ ڕاکێشێ، هیچ بۆ تۆ خەریکە هەر نەمێنێتەوە لە ناو ماڵەکەی خۆشتا غەریب بێتە. بۆیە ئینسان دەوروبەرەکەی ئەگەر لەگەڵ یابوون عەو نەبووی، ئەگەر لەگەڵ یا نەبوون تاکە بیتەوە و تەنیا ئەبیتەوە. ئینسانێکی موعەقەد دەرەکەوی، ئینسانێکی مڕمۆز واد نیشانە دەن، ئینسانێکی تونڕەوت نیشانە دەن، هەم بە کەیف خۆیان تەفسیرت بۆکەن وێنات بۆکەن. بۆیە ئینسان کە غەریب بوو ئەم هەموو تەفسیرانەی بۆ ئەکەن زیاتر غوربەتەکە دای ئەگرێ.